لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانەوە لە ڕێی بەندەری جەیهانی تورکیاوە لە ئاداری 2023 بەرپرسانی هەرێم قەوانی ئەوە لێدەدەنەوە کە هەرێم ملیاران دۆلار زیانی کردووە. ئەمەش بۆ ڕاکێشانی هەستی خەڵک و بەلاڕێدابردنی چاوەکان لەسەر بە قاچاغبردنی بەردەوامی نەوت. لەو کاتەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە ڕاگیراوە، هەر دەرفەتێک هەڵبکەوێت مەسرور بارزانی جێگری دووەمی سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم باس لەو زیانانە دەکات کە بەهۆی ڕاگررتنی فرۆشتنی نەوتەوە بەریان کەوتووە. بەڵام لە 25 مانگی ڕابردوودا کە هەناردەی نەوت ڕاگیراوە، بۆ ساتێکیش پارتی و یەکێتی لە فرۆشتنی نەوت بە قاچاغ نەکەوتون. کەچی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی جێگری بۆ جارێکیش نەهاتون باس لە بە قاچاغبردنی نەوت بکەن کە بە بەرچاوی هەموو هاوڵاتیانەوە ڕوو دەدات. لە ساڵی 2023 لە نەتیجەی بڕیارێکی دادگا هەناردەکردنی نەوتی کوردستان ڕاگیرە. لەو سەردەمە تاکو ئێستا وەکو هەرێمی کوردستان زیاتر لە 23 میلیارد دلار ئێمە زیانمان بەرکەوتووە و بە هیچ جۆرێکیش ئەم زیانە قەرەبوو نەکراوەتەوە تاکو کەسێک بڵێ هەرێمی کوردستان تێیدا سوودمەندە. هەم عێراق زەرەری کردووە، هەم هەرێمی کوردستان زەرەری کردووە، هەم تورکیاش زەرەری کردووە. کەسێک نابینم سوودمەند بێ لە ڕاگررتنی هەناردنەکردنەوەی نەوت. ئەگەر هەرێمی کوردستان لە ماوەی تەنیا 2 ساڵدا زیانی 23 میلیارد دیناری کردبێت، کەواتە بە دانپیانانی خودی سەرۆکی کابینەی نوێمی حکوومەت پێشتر لە داهاتی فرۆشتنی نەوت مانگانە 1 میلیارد دلار قازانجی حکوومەت بووە، کەچی ئەو کاتیش تەنیا 320 میلیۆن دۆلاری بۆ خەزێنەی گشتی دەگەڕایەوە. بەم جۆرە بۆ ماوەی 10 ساڵ لە ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان هەر مانگێک نزیکەی 700 میلیۆن دۆلار چووەتە قورگی قوڵی بەرپرسانەوە و دیار نەماوە. بەم هۆیشەوە فرۆشتنی نەوت لە بری ئەوەی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان دەستەبەر بکات، 32 میلیارد دۆلار قەرزی هێناوەتە سەر نەوتەکانی داهاتوو. گروپی پیشەسازی نەوتی کوردستان ناسراو بە ئەپیکۆر کە لە کۆمپانیا بیانەکانی نەوتی هەرێم پێک هاتوون سەرەتای ئەم ساڵ ڕایگەاند. ساڵی 2024 108 میلیۆن بەرمیل نەوتیان بەرهەم هێناوە، بەڵام داتاکانی داهاتی ناوخۆی هەرێم دەڵێن داهاتی تاکە بەرمیلێکی ئەو 108 میلیۆن بەرمیلە بۆ خەزێنەی گشتی نەگەڕاوەتەوە و سەرە و نگوم بووە. بەپێی بەدواداچوونەکانی کەناڵی ئاسمانی پەیام، ماوەی 26 مانگە ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیل نەوت بە قاچاغ دەفرۆشرێت. بەم جۆرە ئەو پرسیارە ڕوبەڕووی مەسرور بارزانی و جێگرەکەی دەکرێتەوە. ئەگەر هەرێم لە ڕاگررتنی هەناردەی نەوت 23 میلیارد دۆلار زیانی کردبێت، ئایا خۆیان و حزبەکانیان لە بە قاچاغبردن و تاڵانی بۆری و تەنکەری نەوتدا چەند میلیارد دۆلار قازانجیان کردووە؟